بەڵای زانێکێک لە مافانەی کە پارێزراوە یاخود پارێزگاری لە کراوە لە قانونەکانە بێ لە یاساکان بێ لە دەستورا بێ یاخود لە شەریعەتی ئیسلامیە بێ مافی بەرگری لە خۆکردنە ئەم مافە زۆر کات گوێمان لەو گێڕانەوەی بێکە لە سەردەمی ئیمامی عومەر ڕەزای خوا لێی بۆمانی گێڕنەوەڵێن کەسێک هاتە لای ئیمامی عومەر وتی شەڕم بۆ لەگەڵ کەسێکی ترە چاوێکی کوێر کردوم حکمم بۆ تۆڵی لێ بکەرەوە ئیمامی عومەریش چواردەورەکەی پێڵێن با بچین تۆڵی لێ بکەینەوەوانێ و بهێنین و حساب و کتابی لەگەڵا بکەین ئینشەڵێ نە بێڵێن با بچین گوێ لەویش بگرین کێناڵێ ئەو هەردوو چاوی کوێر کراوە ئەمە مافی بەرگری لە خۆکردن لەم تەوەرەیە ئەمانەوێ بە وردی باز لەم بابەتە بکەین بزانێکین باز لەم بابەتە بکەین بە ئامادەی زۆر بەڕێز مامۆستا ڕازگۆ حەسیب پارێزەر مامۆستا ڕازگۆ زۆر بەخێر بێی سپاس مافی بەرگری لە خۆکردن چییە یاخود حەقی دیفاع و لە یاساکان و لە شەریعەتی ئیسلامیە چۆن باس کراوە بسم الله تعالى به نستعين دیار مافی بەرگریکردن پێناسەی زۆر بۆ کراوە بەڵام ئاسانتری پێناسەی بۆی کە سوکە زمانی قانون زمانێکی قورسە بۆی کە بینەرەوەکان لێمان تێبگەن وازح بێ لەلایەن ئەو مافەیە بە هەموو تۆمەتبارێک دراوە لە بەردەم دادگاکاندا جا ئەم مافەی کە دراوە یاسا زامنی کردووە یاساش تەنها یاسای ناوخۆنە بۆ نمونە جارنامەی جیهانی مافەکانی مرۆڤ ئەوەی لە ساڵی 1948 دەرچووە ئەوە لە مادەی 11دا دەقی هێناوە لەسەر ئەوەی کە مافی بەرگریکردن بۆ هەموو کەسێک هەیە و هەموو تۆمەتبارێکیش بەریئە هەتا تۆمەتەکەی لەسەر ساغا بێتەوانێ و بە بەڵگەی پێویست لەسەری ئیسباتەکرێ و دوجار لە قانونی پاراستنی مافە یاسایی و سیاسیەکان لە جیهاندا دیسان دەق هاتووە زامنی پاراستنی مافی بەرگریکردنی داوە بە هەموو تۆمەتبارێک دواتر لە دەستوری دائیمی عێراقا لە مادەی 19 هەر کۆمەڵی مادەی هەمووی باسی مافە سەرەتاییەکانی مرۆڤە وەکێکی تریش لەو مافانی کە لێرە باس کراوە دەقی لەسەر ئەوە دراوە کە مافی دادگاییکردن هەموو کەس هەیەی و مافی بەرگریکردنیشی لە خۆی هەیە نەک کەسێ هەر بچێتە دادگا و نەتوان هیچ بەرگری لە خۆی بکە و دوزار هەر لەم دەستورەشە هەر لەو مادەی 19دا دەق لەسەر ئەوەش هاتووە کە هەموو تۆمەتبارێکیش بەریە هەتا لەسەری ئیسباتەکرێ دوزار لە قانونی ئوسوڵی محاکەماتی جەزائیە دووبارە هەر ئەم دەقا هاتووەتەوە و هەتا لە قانونەکان بۆ قانونی محامات و قانونی ئوسوڵی محاکەماتی جەزائی لەمانەش زامنێکی تریشی داوە بە تۆمەتبار نەک تۆمەتبار خۆی ئەتوانێ دیفاع لە خۆی بکە بەڵکو ئەتوانێ داوای پارێزەریش بکە ئەتوانێت کاتێک کە تۆمەتێکی ئاڕاستە ئەکرێ لە بەردەم محققەکانە هیچ قسەیە نەکا بڵێ هەتاکو محامیەکەم ئامادابێ بەداخەوە مێستا لە بواری قەزاییە جێبەجێکردنی کەم ئەبینین ئەتوانێ بڵێ من محامیەکەم بێ سکوت کە هەتاکو محامیەکەی ئامادابێت تەنانەت ئەتوانێ بڵێ من توانای گرتنی محامیشم نییە با دەوڵەت محامیەکەم بۆ دابین بکە نەک ئەتوانێ هەر ئیجباریە بەبێ محامی ئەم دۆسیەیە بە دۆسیەکی نادروست ئەڕوا چکە ئەگەر هات و حکمیشی تیا دەرچوو دوجار تەنها ئەوە بسەلمێنرێت کە پرس نەکراوە بەم کەسە ڕەخبەتی وەرنەگیراوە ئایا پارێزەر ئەگریت ڕەخبەتیش پیشاندا خێریش بکات هەر حکومەت ئیجباریە قەزا خۆی هەستێ بە دانانی یەکێک لە پارێزەران بەپی ئەو لیستی کە لە بەردەستایەتی لەسەر حیسابی خەزێنەی حکومەت بۆی کە ئەم مافە زامن بکرێ و ئەم مافەیش مافێکی نوێ نییە هەر لەو کاتەوەی کە مرۆڤایەتی بوونی هەبووە هەر ئەم مافە هەر هەبووە کاتێک کە ناکۆکیەک لە نێوان دوو کەسا هەبووە مرۆڤ بە سروشتی حاڵی خۆی ئەشێ لە کاتی کێشەیە خۆی زمانی ئیش نەکات خۆی عەقڵی زۆر باش نەشکێ بە شتەکان زۆر ئاساییە کەسێکی لەگەڵ خۆیان بردبێت بۆی کە نێوەندگیریان بکە بۆی کە دیفاع لە مافەکەی بکە بۆی کە داوای مافەکەی بۆ بکە جا ئەم مافە
گوازراوە تۆ جیل بە جیل دواتر پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام هەمووی دەوڵەتداریان کردو ئەوانەی کە دەوڵەتداریان لەژێر دەست بووە بۆ نمونە باسی پێغەمبەر سولەیمان عەلەیهی السەلام کە زمانی پێغەمبەر داود لە پێش ئەوانێت کە حتا یعنی بۆ نمونە چ دەوڵەتداریەکیان کردووە چێ ئەمە قورئانی پیرۆز بۆی تۆمار کردوینە چەندین چیرۆکی ناوازە چەند ورد بوونە لە بڕیاردانی حکومەکاندا دواتر ئەمە هاتووە بۆ پێغەمبەرانی تر عەلەیهیمو السەڵات وەسەلام هەتا دوجار بۆ لە دینی پیرۆزی ئیسلامیشە ئەم مافەدیسان زامن کراوە حتا سەرەتا کە پێغەمبەری خۆشەویست عەلەیهی السەڵات وەسەلام سەرەتای دەوڵەتداری لە دەستوری مەدینەوە ئەم مافانە هەمووی لە دەستوری مەدینەیە ئەمەی ئێستا هەیە لە قانونەکانە حتما بەس زمانەکەی گۆڕاوە ئەژینە ئەو کات کە 1440 ساڵ پێش ئێستاە و قەومی جیاواز و تیرەی جیاواز و ئەمانە هەمووی هەبوونە هەموو ئەو مافانە هەر بوونی هەبووە کەواتە دوجار لە قورئانی پیرۆزی شاتۆمار کراوە و پێغەمبەری خوش صلی الله علیه وسلم ئامۆژگاری هاوڵانی بەڕێزی کردووە کاتێ نردوونی بۆ وڵاتێک ئامۆژگاری کردوونە بۆی کە جۆ لە هەردوو تەڕەفەکە ڕابگرن پاشان حکوم بکەن زۆر باشە مامۆستا لە شەریعەتی ئیسلامیدا چۆن باس لە مافی بەرگریکردن کراوە دواتر خاڵی هاوبەشێ لە نێوان قانون و شەریعەتی ئیسلامیدا خۆی قانون هەڵهێنجراوی شریعەتە ئەگەر قانون پێچەوانی شریعەت بێت ئەوە نادەستوریە چونکە لە دەستورە دەق هاتووە لەسەر ئەوەی کە نابێت هیچ یاسایەک دەرچێ پێچەوانی شریعەت بەڵام یعنی لەم جیلەی ئێمەی کە تێکەوتوینە 100 ساڵی میحنەتی ئومەتی ئیسلامە ئەم 100 ساڵی ئەم دواییە ئێمە حکمی ئیسلامیمان نەبینیوە ئەم گەنجانی کە ئێستا هەن هەتا خوێنەوارەکانیشمان هەڵگری شەهادەدارەکانیشمان لە بواری شەریعەتە شەهادەیان هەیە مامۆستا ئاینیەکان زۆرێکیان ئەمان ئێستا زیاتر ئیش لەسەر چیەکەن لەسەر دەقەکانەکەن باڵین دەقەکانی قورئان و حەدیسەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڵام نازانن زۆرێکیان هەرچەندە هەند مامۆستا عالمە گەورەکانمان ئەزانن و دەرکی زۆر لەوە گەورەتریشیان کردووە نازانن کە ئەم ئاەت و حەدیسانە بەم جۆرانە تەطبیق ناکرێت لە بواری قەزاییە بۆ نە بە ئاەتی ئەحکام جیایە بۆ نمونە ئەوەی کە زۆر گرنگە ئایا ئەم قەزەیانی کە ڕوو ئەدات کە سەردەمین کە تازن ئایا لە ئومەتانی پێشوا چۆن چارەسەر کراوە یعنی بۆ نمونە خەڵکەڵێ بۆ حەقی تۆڵە سندنەوە یعنی خەڵک وازانتر کە تەلەڤیزیۆنی کەسێک کوشتوێتر یەکسەری هێن تو کوژیتەوە تەواو ئەم ئاوها نییە بەم جۆرە نییە لە دینەوە نییە وە ڕەجمکردن بن ئەم حەدانی کە لە دینا هەیە یەک کۆمەڵکۆ هەتا دەستبڕینی کەسێک کە دزی کردبێ بۆن ئیمامی عومەر ڕایگرتووە لە سەردەمێکە یعنی ئەمانە هەمووی یەک کۆمەڵ ڕێکار و بەرنامەی هەیە و ئومەتی ئیسلام ساڵەهای ساڵە حکمی کردو ئەمە هەمووی ئەم قانونانێکی ئێستاشەیە هەمووی هەڵهێنجراوی فقهی ئیسلامیە بەڵام خەڵکی ئێمە ئێستا لە فقهی ئیسلامیە کەم شارەزایە نازانێت ساڵانێک لە ئەم ئومە ئیسلامیە چۆن حکمی کردووە جا بگەڕێمەوە سەر ئەسڵی پرسیارەکە کە لە شەریعەتا چۆن باسکراوە ئاەتی پیرۆزی فەلیوملیل وەلیه بالعدل ئەفەرمێ ئەگەر کەسێک توانای نەبوو خۆی ضعیف بوو خۆی توانای دەربڕینی نەبوو هەر هۆکارێک هەبێ ئەتوانێت کەسێک دابنێ بە وەلی خۆی بە کاربەڕەکەی خۆی ئیشەکانی بۆ بەڕێ بکات لە بواری چێ لە بواری قەزاییە لە بواری داواکردنی مافا لە بواری بەرگری لە خۆکردنە وەگوتم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکێک دێن بۆ لای کە کەسێکیان دزی کردو قەوم دێ بۆ لای و شەفاعەتی بۆکەن کەواتە هەر لەو کاتە شەکاتی دیفاع هەبووە مافی دیفاع هەبووە دوای ئێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جویان لێگرێ ڕەتی داواکەشیان نەداتەوە ئێ محکەمەی ئەمڕۆژ خۆجوو لە مافی دیفاع ڕاگرێ بەڵام تر ئەگەر کە بەڵگا ئەڵێ شەرم لە کەس ناکە بۆ نمونە تۆمەتبارێک بەڵگەی پێویستی لەسەر بێ ئیتر ئەگەر محامی دیفاعی لێ بکات ئەگەر شاهد بهێنێت ئەگەر هەرچیە بێنێ مادەم بەڵگەکان لەسەرێتی محکەمە هەر بەرەو ئاسێکە حکمی بداوە نیە جا ئەو کاتیش پێغەمبەری خۆشەویست عەلەیهی سڵات فەرمی ئەگەر فاتیمەی کچی پێغەمبەر دزی بکات دەستی ئەبڕم کەوتە بەناوبانگ و بەهێزەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و هەموو وتەکانی دیکەی قسەکە لەسەر ئەوەی ئەوانیش قەومەکەی هاتوونە دیفاعیان لێ کردووە دوای تێپەڕین ئیجراعاتەکان ئەنجا حەدەکان جێبەجێ کرێ و لە بواری هەموو حەدێکی ترەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامۆژگاری
ئیمامی عەلی کردووە کە لە قەزاوەتە لە هەموو سەحابەکان بەتواناتر بووە. ئەم پێشەوایەمان ئیمامی عەلی خوا لێ ڕازی بێ هەر لەسەر قسەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەندین وتەی لە بواری قەزاوەتە هەیە حتمەن هەر هەڵهێنجراوە لە دینی پیرۆزی ئیسلام ئەو خەلیفەی چوارەمیش بووە و هەر کەسێکیان نردبێ بە قەزاوەت بۆ هەر شوێنێک حتمەن مافی بەرگریکردنیشیان بەبیر هێناوەتەوە. مامۆستا ئەمە لە کاتی دادگاییکردنا بوو ئێمە باسمان کرد بەڵام جاری وا هەیە کەسێک هێرشێک لەسەر ژیانیەتی یان مەترسێک لەسەر ماڵ و سەرۆت و سامانیەتی لەم کاتەیە چۆن نتوانێت بەرگری لە خۆی بکە یاسا یاخود شریعەت ڕێگەی پێداوە کەسێک کاتێک کە مەترسیە لەسەر ژیانیەتی بەرگری لە خۆی بکە. ئەم دوو مۆزوعی جیاوازن. حەقی دیفاع لەبەردەم محکەمە واتە مافی بەرگریکردن ئەمەی تۆمەتبار لەبەردەم محکەمەیە بەرگری لە خۆیەکە مافێکی زامن کراوە تەنانەت جنیۆدان ئیهانەکردن تەشهیر ئەمان هەمووی تاوانە بەڵام دەق هاتووە لەسەر ئەوەی لە کاتی محاکەمەکردن ئەمانە بە تاوان دانانر ئەمانە بە تاوان هەژمار ناکرێت چونکە ئینسان مافی ئەوەی هەیە بەرگری لە خۆی تەنانەت یعنی هەتا ئێستا محکەمەی با بڵین تەمیزی هەرێم هەرچەنە و ئاڕاستی وەرنەگرتووە ئەگەر تۆمەتبارێک هەڵهاتوش بێ لە محاکمەکانی عێراق هەر مافیەوەی هەیە دیفاع لە خۆی هەر مافیەوەی هەیە محامیەک بنێرێت دیفاعی لێ بکات هەڵهاتوش بێت قسەکە لەسەر ئەوەی ئەم مافێکی پیرۆزە دەقی لەسەر هاتووە لە دەستورە بەچی بە حەق المقدس بە مافێکی پیرۆز لە قانونی محاماتە دیسان هەر باسی چی کراوە مافێکی پیرۆزە مەکفولە گرنتی کراوە دەستەبەر کراوە یعنی ئەمە هی ئەوە نییە نکۆڵی لێ بکرێ و هەموو کەسێ هەرە مافەی هەیە. ئەمما بەشی دووەم مافی بەرگریکردن لە نەفس حەقی دیفاعی شەرعی ئەوەی کە حەپیاڵن حەقی دیفاعی شەرعی ئەو مافش هەر دووبارە قانونی عقوباتی عێراقی داینەوە ئەمەیان زیاتر بۆ تۆمەتبار نییە ئەمەیان با بڵین بۆ کەسێک کە تووشی هێرشێکە بێتەوە ئەگەر هەر کەسێک تووشی هێرشێکی لە پڕ بۆیەوە جا هێرشەکە لەسەر جەستەی بێ یاخود ماڵی بێ هێرشەکە جددی و مەترسیدار بێ یاخود ڕفێنرا بێ یاخود دەستدرێژی سێکسی بکرێتە سەری ئەوە بە قەدەری لادانی ئەو مەترسیە لەسەر شانی خۆی مافی بەرگریکردن لە خۆی هەیە. بەڵام ئەمە چۆن لە دادگا بیسەلمێنێ لە دادگاکان چۆن بیسەلمێنێ حتمما هەموو ئیجراعاتی ئیسباتی دادگا ئیجراعاتێکی زۆرە. بۆ نمونە کەسێکی کوشتووە لە ماڵەکەی خۆیە شەوە ئەم کەسە ناسراوە کەسێکە پێشینەی دزی هەیە ئەم کەسەش لە ماڵەکەی خۆیە کە ئەم هاتووەتە سەری ئەو چەکی لێ ڕاکێشەوە ئەم من جا دیفاعی لە خۆی کردووە حتمما ئەم بۆ دادگای بەڕێز ئەخاتە ڕوو ناتوانانی یعنی ئێستا تەسەوری سەلماندنی نێو دادگاکان بکەی لە بەرنامەیەکە بەڵکو مناقەشاتی زۆرە پرسیاری ئاڕاستاکرێ ئەگەر کامێراکان هەبێ کامێراکان ئەگەڕێنرێتەوە ئەگەر شاهێد لەگەڵ یان مەوجود بوو بێ شاهێدەکان وتیان وەرەگیرێ و کەشفی دەلالە و باڵێن تەمسیلکردنەوەی ڕووداوەکە بە ئەم کەسە ئایا تا چەند هاوتایە لەگەڵ وتەی لایەنە ئەمنیەکان کە یاخود شاهێدەکان یاخود راپۆرتە پزیشکیەکان ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر ئیسبات مۆزوعێکی قوڵە و قانونێکی دوور و درێژە و بەردەوامیش پێویستی بە نوێگەری هەیە چەنە قانونەکە زۆر لەمێکە نوێگەری تیان نەکراوە. باش مامۆستا مەسەل لەو حەقی دیفاعی شەرعیە کاتێک کەسێک مەترسێک لەسەر ژیانی خۆیان لەسەر ماڵی هەیە تا چنێک سنووری هەیە یان تا چنێک توانای هەیە ئەم بەرگری لە ژیانی خۆی بکات بۆ نمونە ئەگەر جاری وایە کەسێک لە دەرەوەیەکی تر بەردێکی تێگرێکری ئەم بە دەمانچەیەکەوە دەمانچێ لێ ڕاکێشێت و بە گول لە جوابی باتەوە وڵای خۆی هەر لەم یعنی بەرنامە بەڕێزی جەنابتانەوە یعنی هەڵگرتنی چەکی بێمۆڵات لە هەموو دۆسیەکی باسیتیشە کە دۆسیەک هەبێت باسی چەکی تیا بکرێ یعنی دادگای بەڕێز خۆی ئەما کات بە دۆسیەکی تر و دۆسیەکی تری بۆ کاتەوە کەمترین عقوبەی کە ئێستا پێی قانونە تازەکە 2 ملیۆن غرامەی هەر بۆی هاوڵاتیان ڕۆشنبیری یاساییان بەرز بێت 2 ملیۆن غرامە ئەکرێت تەنها یعنی ئەگەر گەنجێک وێنەیەک دابنێت بە دەمانچەیەکەوە بە چەکێکەوە بە کڵاشی کۆفێکەوە
بەسە بۆی کە 2 ملیۆن غرامە بکری جا ئەگەر چەکەکەی خۆشی نەبێ جا ئەگەر چەکەکە مۆڵەت دراویش بێ ئەنێەوە خۆزگەڵاتیشی هەبێ ئەگەر مۆڵەت دراویش بە و نەچەکی باوکێتی کە پێشمەرگی بۆ نەچەکی کەسێکێتی کە فەرمانبەرێکی دەستگایەکی ئەمنی کەمترین عقوبە 2 ملیۆنە یعنی ئەکرێ زیاتریش بێ جا قسەکە لەسەر ئەوەیە خۆی هەر هەڵگرتنی چەک ئیشێکی هەڵەیە بەڵام ئیتر چەکدا ماڵینیش لەم کۆمەلگایە قۆناغی زۆری ئەوێ هەندێک قۆناغی بڕیوە زیادکردنی سزاکان و قورسکردنی سزاکانی شێکی لە ئامانجە هەر گەورەکانی حتمما بۆ چییە بۆ یەکە خەڵکی دا ماڵتێ لە چەک جا وەگوتم لە پێشتریش بە ئەندازەی لادانی ئەو مەترسیە لەسەری بۆ نمونە کەسێک بە شکاندنی قاچێکی بەرامبەر مەترسیەکە لەسەر خۆی لادا ناکرێت فیشەکەکە بەسەرێەوە بنێ بۆ نمونە کەسێک ئەتوانێت دەستگایەکی ئەمنی ئاگادار کاتەوە ناکرێت خۆی تۆڵە بکاتەوە ئەگەر مەجای ئەوەی تیابێت بۆ نەمەترسیکیان لەسەر هەڕەشەیەکی لێکری ئەڵ ئێستا چەکداردەی لەسەر ماڵتان ئەگەر ئەمە فریا بکەوێت و خەڵک ئاگادار کاتەوە و داڵین دەستگای ئەمنیەکان ئاگادار کاتەوە مافی ئەوەی نادرێتێ دواتر خۆیان بەست بێ لە سوچی دیوارەکانی کۆڵانەکە و ئەمسەر و ئەو سەریان گرت بێ و ماڵە هاتی بێت ئەمان تەقیان لێکرد بڵڵای ئێمە لەسەر ماڵ خۆمانی نەمە دیفاعی شەرعی پیناڵن دیفاعی شەرعی بۆ لادانی مەترسیەکی جددیە و بە ئەندازەی لادانی مەترسیەکە دەستخۆشە کاک ڕاستگۆ کاتمان زۆر کەماوەی کەماوە بە وردی ینی بە پوختی باسی بکەین لە پرۆسی دادگاییکردندا چۆنیەوە چۆن ئەو کەسە دەتوانێت بەرگری لە خۆی بکات پێشتر لەگەڵ هاوکارم خاتوسەنا لە پێشەکێکە باسی ئەومان کرد ئایا دەکرێت هاوشانی پارێزەرەکەی خۆشی بتوانێت قسە بکات و بەرگری لە خۆی بکات و ئایا ئەو بەرگریکردنە چ ڕۆڵێکی دەبێت بەڵێ دەقە دەستوریەکە تەواو نەکرد بەشی کۆتایی دەقە دەستوریەکەڵێ هەموو لە هەموو قۆناغەکانی دادگاییکردن جا لە قۆناغی لێکۆڵینەوە دابێ یاخود لە قۆناغی دادگاییکردن دابێت لە محکەمەی تایبەتمەند لە هەموو ئەم قۆناغانەیە ئەم کەسە مافی نەک هەر مافی هەیە هەر واجب کراوە ئەم مافی پێ بدرێ یعنی ناکرێت نەزولی لێ بکرێ خۆشی نەزانە پێویستە دادگا بۆی ڕوون یعنی دادگا ئەبێ ڕەغبەتی ئەم کەسە وەرگێ یعنی ڕێکارێکی دادگایی نادروستە ئەگەر هات و ڕەغبەتی کەسەکە وەرنەژیدا بێت لەسەر ئەوەی کە ئایا خۆی محامی ئەوێ ئایا محامی ئەگرێ ئایا کە سوکاری محامی بۆ ئەگرن بەداخەوە یعنی ئێستا هەندێک لە دەستگا ئەمنیەکان لە هەندێک لە دۆسیەکان نایڵن ئەسڵان محامی داخلی دۆسیەکە بێ نایڵن ئەسڵان دۆسیەکە بخوێنێتەوە ئەمە هەمووی پێچەوانی یاسایە ئەمە هەمووی دەرچوونە لە هەتا پێچەوانی دەستورە کە قانونی باڵای وڵات ئەم مافە بە هەموو کەسێ دراوە لە هەموو قۆناغەکانە لە قۆناغی تحقیق و باشن لە قۆناغی بەرگریکردن ئەگەر هات و نەشی توانی ئەم کەسە دەوڵەت واجبە لەسەر خەزێنی حکوومەت محامێکی بۆ ئینتیداب بکات محامێکی بۆ دابنێ بۆ ئەو دۆستیایە تاکو بەرگری لێ بکات جا ئەکرێ بچینە سەر ڕۆڵی محامی و ڕۆڵی ئەم کەسە خۆشی تاسەر دیفاع لە خۆی بە کورتی زۆر بە پوختی ڕۆڵی محامی چیە لە پرۆسەکەیە ئەتوانێت چۆن ئەتوانێت بەرگری بکات لە تۆمەتبار یاخود لە کەسێک کە داوایەک و شکاتێکی هەیە گرنگترین ئەو ئیشانەی کە محامی ئەتوانێت بۆ کەسێک تۆمەتباری بکات یەکەم ئەتوانێت بزانێت ئایا ئەم مادەی ئەم کەسەی پێگیراوە ئایا شیاوی بەربوونی کەفالەتە ئەتوانێت وا بکە ئەم کەسە بە کەفالەت بەربێت واتە بە تەوقیفی نەمێنێتوانێت بۆی هەیە ئەمەش زۆر جار ستەمێ دروست کات دواتر ئەم کەسە بێتاوانیش بێت و ماوەیەکی زۆر لە تەوقیفا بەسەر بەرێ بۆیە بە کەفالەت زامنێکە و ئەکرێ با بڵێن وتەی شاهێدەکان و مناقشەی وتەی شاهێدەکان و هەتا ئەگەر شتێکی نادروستی بینێتە دەخولی تەمیزی ئەتوانێت بکە هەتا ئەتوانێت لە قۆناغی تحقیقیە داوای داخستنی دۆسیەکە بکە کاتێکە هیچ بەڵگەیەک نییە و دواتر ژەگە گوازرایەوە بۆ محکەمەی تایبەتمەند بە هەمان شێوە یەکێک لە پێداویستیە زەرورەکانی ناو دۆسیەکە بریتە لە لائحەی پارێزەرەکەی ئەبێ هاوکێکی دۆسیەکە کراوی دەست خۆش بێ کاک ڕاستگۆ حەسی پارێزەری خۆ بەخێر بێ سپاس بۆ